زوڵم و زۆری و نادادی و نەبوونی ئازادی و چەوساندنەوەی هاوڵاتیان لەلایەن ڕژێمی بەعەز وای کرد خەڵکی شاری هەولێر لە 11 ئازاری ساڵی 1991 برژێنە سەر کوچە و کۆڵان و شەقامەکان ئەو ڕژێمە ڕابماڵن. بەڵام دوای 28 ساڵ لە ڕاپەڕین تا ئێستا ئامانجەکانی ڕاپەڕین نەهاتۆتە دی. ئەمەش وای کردووە بەشێک لە هاوڵاتیان پەشیمان بنەوە کە ڕاپەڕینیان ئەنجامدا. وەڵای ڕاپەڕینەکە ئەوە بوو کە میلەتی کورد ڕزگار بی لە دەست ئەو دیکتاتۆرەی ئەو فاشەی کە 30 سال حکومی عێراقی کرد ببێ ئەوەی یعنی هیچ حسابی لۆ ئەو میلەتە نەکرد لۆ ئەو کوردە. ئێستا ئامانجەکان هاتووە دوای 28 ساڵ بەخوای هەندێکمان دیت و هەندێکمان نەدیت و یعنی ئەوەی میلەتی کورد دەیویست ئەوها نەهاتە جێ. چاوەڕوانی زۆر شتی باشمان دەکرد ئەویش هیچ نەکرا. وڵا چاوەڕوانی هەموو شتێکمان دەکرد. ئەو خەڵکە بەدرێکی خۆش بژیتن و چەند ساڵە کەس شتێکی وایە نەکردیانە بۆ میلەتێکەوە خەڵک دلی خۆشی بەڕاستی. نەخێن نەیانتوانی و ئامانجەکانی میلەت بەجێ بێن. ئەگەر بیان توانایە میلەتی ئێمە ئیسا زۆر لە پێشکەوتنە بووین. ئیسا زۆر لە دووبەی و لەگەڵ وڵاتانی تر لە پێشکەوتنە بووین. ئێمە لە زۆر وڵات دەوڵەمەندترین بە ئیمکانیەتترین وەزعێکی باشترمان هەیە. ئەمانتوانی زۆر زیاد لە پێویست تێگەی خزمەتی ئەو میلەتە بکەین. بۆ یەکەم جار لە شاری هەولێر خەڵک خۆیان وەکو جموجۆڵێکی فراوانی سیاسی و بەرەنگاری پێیان نایە مەیدانەوە و توانیان دژمنێکی بەهێز لە ماوەیەکی کەمدا بە چۆکدا بهێنن. بەڵام ئاکامی ئەم ماندووبوون و قوربانی خەڵکی کوردستان بەگشتی و شاری هەولێر بە تایبەتی لەلایەن چەند حیزبێکەوە کرایە کەرەستەی کۆکردنەوەی سامان و پاوەندکردنی دەسەڵات لە دەستی خۆیاندا. چاودێرێکی سیاسیش دەڵێت ئامانجەکان ڕاپەڕین زۆر بوون، بەڵام چەند بەرپرسێکی چاوچنۆکی گەندەڵ ئەو هەڵەیان بۆ پڕکردنی گیرفانیان قۆستەوە. ئەو ڕاپەڕینە بەرهەمی سەدەیەک بوو لە خەباتی شەهیدان و ئەنفال و چیمیایی و ڕاپەڕینێک دژی مان و نەمانی حیزبی بەعەز بوو. بەڵام هەر لە سەرەتادا دوو تەیاری لێ دەرکەوت. بەشێکیان دەستیان کرد بە تاڵان کردن و دوایی بایعی خواردن و دوایە تا گەیشتە ئەوڕۆکە نەوت و سامان دەخۆن. بەشێکیش کە میلەت و بەرەی گەلبوو هەر حەولیدایە لە ڕاپەڕینەوە بەرەو دەوڵەتی کوردستانی بڕوە. ئەوەی یەکەم سەرکەوتوو بوو گەندەڵکاران، ئەوەی دومیش ئێستا شکستی خواردو و بەرهەمەکە یەکەم خواردووی. بە تەکید هیچ یعنی لە ئەوەی زەڕە گومانی لەوەی هەبی وەکو بڵێ عەقڵی دەبیتەوە نەبیدەنا ئەوەی ئێستا دەگوزەرێ لە دەسەڵاتدار و سەرکردە و بەرپرسەکان بەشی هەرە زۆری منارێم هەر هەمووی بریتە لە تاڵان و دزین و گەندەڵیەکی باشکرد. ئەگەرچی کورد ڕاپەڕی تا دەرگای ئازادی و خۆشگوزەرانی بەڕوودا بکرێتەوە ببێتە خاوەنی حکومەتی خۆی بۆ ئەوەی ئەو برین و ئازارانەی کە چەندین ساڵە دوژمن لە جەستەی نیشتیمان و خەڵکەکەی دەکات بەدەستی خۆی ساڕێژی بکات. بەڵام ئەوەی سەیرەتە ئێستا ئامانجەکانی ڕاپەڕین بەهۆی سەرکردە بەرژەوەندی خوازەکان نەهاتۆتە دی. ئەمەش وای کردووە بەشێک لە هاوڵاتیان پەنجەی پەشیمانی بگەزن کە لەو ڕۆژەدا ڕاپەڕین و قوربانیاندا. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.